لە بڕگەی کشتتوکاڵی ئەمڕۆ باسی ڕۆکێکی بە سوودی ئابووری زۆر جوانی گرنگتان بۆکەم ئەوش ڕۆکی ئەلۆڤێرایە ئەم زمانەکان ئەلۆڤێرای پێڵێن ئەم ڕۆکە لە مێشەوە بەکاردێ ئەڵێ لە زمانی مەلیک کیلۆپاترا و مەلیکە حەتشەبوت و لە میسرەوانە 3000 ساڵ زیاتر لەمەوە پێش شامپۆی لە دروستکراوە و لە هێزاریش بڵین بەکاردێ لە دروستکردنی شامپۆ لە بواری جوانکاریەوە هەتا زۆربەی دوکانی بڵین تەجمیلات و شتەکان حزمەتی کۆوانە گەڵاکانی ئەفرۆشن جاریوە گەڵاکەی تا حدودی بڵین 80 سانتیمەتر درێژە بێ و پانیگە جاریواگاتە 10 سانتی لە هەما کاتا بڵێن وەک خواردنی زۆر جار بەکاردێ مەسەرەن ئەو مادێکی لینجی تایە لەم بابەتێش یەتە خوارە ساڕەیەکێتی تۆکڵگەی لێگرێتوانێ هەندێ بڵێن خواردنیش لێ دروستەکە سەر ڕای بڵێن سوودە جوانکاریەکانی کە لە بواری شامپۆ و جوانکاریان مەسەرەن خێدە سەر پێست بەکاردێ بەنسبەت ئەم ڕۆکەوە بڵێن لە ناوچە گەرمەکانە بۆتنی ئەسڵێتی بەڵام چۆنەڵی تەشەنەی کردووە ئێستا لە زۆربەی وڵاتان بەکاردێ ئەتوانرێ وەک ڕۆکێکی بڵێن ئینجانە پەروەردە بکرێ وەگەم ئینجانانی کە بەتەنیشمانەوەیە هەم ئەتوانێت لە باخچەجا بڕوێندرێت تاپان بەنسبەتم ڕۆکەوە گەل ئینجانە بڕێن زۆر گەورە نابێت بەڵام مەگەل ئەرزا بڕوێندرێت جاریوە گەڵاکەی تا حدودی مەتر زیاترش بەرزەبێتوانێ لامان کاتا بڵێن دڕکێکی پێوەیە بەس دڕکەکەی زۆر ئازار نییە وەک ڕۆکانتر تاپان بەسبەتم ڕۆکەوە اعتیبارەکرێت بە ڕۆکە گۆشتنیەکان پێنتر ڕۆکە عوساریەکان یان سەکوولەنت پلانتە بڵێن بەس بەدەم ڕۆکە گوڵکی جەکامە گوڵەکەیەتی یان جاریوە تا حدودی مەتر مەترنی و گوڵەکەی بەرزەبێتوان تاپان ئەگەر ئەرزابێ گوڵەکەی زیاتر گەورابێ چەند ڕەنگێکی زیاتر مەسەلەن ڕەنگیان شایع بەس بەد ڕۆکی ئەلۆڤێراوە وەک باسماکردن ڕۆکێکە مەدایەکی زۆر ئەتوانێت بژی لە ساردیە لە گەرمیە لە هەمان کاتا بڵێن توانای بێئاوی ژەگرێت بۆ چونکە ڕۆکە عوساریەکان نەباتاتی سیفۆرە بەس بەدەم ڕۆکەوە ئەتوانێت دەڕۆژ دو هەفتە ئەگەر ئاو نەدرێ خۆی مەسەڵەن ناو خۆیە ئەو عوسارەی خۆی بەکارێنێتەوە توانێت بژێ لە هەمان کات تەبەن نەیانێ ڕۆکە جێوێکی ئەتیادیا بڕێنرێ گەشەی باشتر بێ وەک باسماکە ڕۆکی ئینجانەشە و لە هەمان کاتە ڕۆکی باخچەشە ئەتوانێت ناویشا پەروەردە بکرێت لە باخچەشە پەروەردە بکرێت بەس بەدەم ڕۆکەوە بەنسبەت زیادکردنیەوە زۆر ڕۆکی ئاسانە بڵێن یان زیادکردنی ئاسانە لە تەنیشتەوە بەچکە دەرەکە ئەتوانی بەچکەکانی دەکەیتەوە لە هەمان کات ئەتوانی بڵێن گەڵاکەی بکرێت بە چەند بەشێک بکرێتە ناوی لەمەوە و داپۆشرێ لەمەوە هەفتەیە دە ڕۆژە ڕێگەکە بەنسبەتەم ڕۆکەوە باسمان کرد سەر ڕای بڵێن سوودە ئابووری و پزیشکەکانی لە هەمان کات ئەتوانێت وەک ڕۆکێکی جوانی بەکاربێ دەتوانێت بە لە کۆنادا بنێت لەخەکانی یەتە خوارەوە گوڵەکەی جوان لە کاتی گوڵکردنا زۆربەی کاتەکانی ساڵ گوڵی پێوەیە لە هەمان کاتا ئەم ڕۆکە وەک باسمان کرد ئەتوانێت لە زۆربەی جۆرەکانی خاکا بژێ لە زۆر کەشەکانی ژە تەحمل بکە لە هەمان کاتەوە ڕۆکی ناوماڵەوە ڕۆکی باخچەشە بەس بەدەم ڕۆکەوە ئەتوان لەگەڵ ڕۆکەکانی کا بەکاربێت ئەتوان لە باخچەی تابەتە بەکاربێت بەس ئەم جۆرە باخچەیەکمانێ پێوتێ باخچەی بەردینی یا مەسەن پێوتە ڕۆگاردن بەعربی پێوتێ حەداقی سەخەرێتوان لەو شارە بڕێندرێ بەنسبەت ئەم ڕۆکەوە ڕۆکێکی زۆر بە تەحملە بۆ زۆربەی نەخۆشیەکان یعنی من تا ئێستا چەند ساڵە بەخێوێکن زار لە 30 ساڵە لامان ئەم ڕۆکە نەمبینیوە نەخۆشیەک یان چۆنەڵی کێشێکی هەبێ زۆر جار مەسەن هەندێک حەشەرات تووشی تایبەتی ئێوە لە زۆربەی ڕۆکانی ترەدا بەڵام بە شێوەیەکی گشتی ڕۆکێکی بە قەناعەتە هەندێک جار حەشەری قشری یا مەسا گەشوێنەکە زۆر شێدار بێ کە ڕوانی لەسەر دەرمانی تایبەتی خۆی و ئەتوانێت عیلاج بکرێت ئەمەش بەنسبەت ڕۆکی ئەلۆڤێراوە